نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. منداڵان بەتایبەتە و سۆز و بەزەیەی بۆ منداڵەکانی خۆی هەیبوو. شتێکی تەواو جیاواز بوو. زۆر جار دەچوە لای ئەو خێزانەی کە شیریان دەدا بە ئیبراهیمی کوڕی. لەوێ کوڕەکەی دەگرتە باوەش و بۆ ماوەیەکی زۆر دەینووساند بە سینگیەوە و دەستی بەسەریدا دەهێنا. ئاقڕای کوڕی حابیس کاتێک بینی پێغەمبەری خوا حەزرەتی حەسەنی لە باوەش گرتووە و خۆشەویستی بەڕوودا دەنوێنێت باسی خۆی کردووتی دە منداڵم هەیە و تا ئێستا هیچیانم ماچ نەکردووە. پێغەمبەری خوش تەماشایەکی کرد و فەرمووی من لا یەرحەم لا یورحەم، ئەوەی بەزەیی نەنوێنێ بەزەیی بەڕوودا نانوێنرێ. لە ڕیوایەتێکی تردا وەڵامەکە بەم شێوەیە دەی من چیت لێ بکەم کە خوا هەستی بەزەیی لە دڵتا دەرهێناوە. لە فەرموودەیەکی تردا دەفەرمێت ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. ئێوە بەزەییتان بەوانەی سەرزەویدا بێتەوە تاوەکو ئەوانەی ئاسمانیش بەزەییان پێتاندا بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەروەک چۆن لەگەڵ خزمەکانیدا بە بەزەیی بوو بەرامبەر دۆستە دوور و نزیکەکانیشی هەروە دڵی پڕ بوو لە بەزەیی و خۆشەویستی. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە سعدی کوڕی عوبادە نەخۆش کەوتبوو. پێغەمبەری خوش بە یاوەری دەستەیەک لە هاوڵان چوو بۆ سەردانی. حاڵی خەمناکی سعد بە جۆرێک هەستی پێغەمبەری خوای بزوان خۆی پێنەگیرا و هەر لەوێدا دەستی کرد بە گریان. گریەی بە کوڵی سەروەر هاوڵانیشی هێنایە گریان. جا بۆ ئەوەی ئەم گریانە لێکدانەوەیەکی جیاوازی بۆ نەکرێت فەرمووی إن الله لا يعذب بدمع العين ولا بحزن القلب ولكن يعذب بهذا. هەرگیز خوای گەورە لەسەر فرمێسکی چاو و پەژارەیی دڵ کەس سزا نادات، بەڵکو لەسەر ئەمە سزا دەدات. لەو کاتەشدا ئاماژەی بۆ زمانی کرد. بەڵێ خدا بەهۆی فرمێسکی چاوەوە سزای کەس نادات. بگرە بە پێچەوانەوە فرمێسکی وا هەیە دەبێتە هۆی هەڵگرتنی سزا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی تریدا دەفەرمێت عينان لا تمسهما النار، عين بكت من خشية الله وعين باتت تحرس في سبيل الله. دوو چاو هەن ئاگری دۆزەخیان بەرناکەوێت. چاوی مرۆڤێک لە ترسی خوا بگری، هەروەها چاوێک لە ڕێی خوادا شەوگاری بە ئێشک گرتن بەسەر ببات. ئەم دوو چاوە یەکێکیان هی ڕۆحبان و ئەوی تریشیان هی فورسان. چاوی مرۆڤانێک بە شەو هەر وەک ڕاهیب چاکی پەرستشی لێ دەکەن بەلادا و ئەشکی گەش هەڵدەڕێژن. بە ڕۆژیش دەبنە شێری نەڕوو لەگەڵ کوفردا دەستە و یەخە دەجەنگن. بە دەربڕینێکی تر واتە چاوی ئیمانداری ڕاستەقینە. جاخۆ کاتێ باسی هاوڵانیش دەکرێت هەر بەم جۆرە باز دەکرێن. شەوان بە وێنەی ڕاهیب سەرگەرمی پەرستش بوو. بە ڕۆژیش دەبوونە شێر و دەنگی دلێریان دنیای دەهێنایە لەرزە. ئەو دەمەی عوسمانی کوڕی مەضعون کۆچی دوایی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەڵەداوام بەرەو لای ئەویش چوو. حەزرەتی عوسمان ئەو هاوڵە پایە بەرزە بوو کە پێغەمبەری خوا کردبووی بە برای خۆی. لەسەر تەرمەکەی ئەوەندە گریا و ئەوەندە ئەسرینی هەڵڕەشت دەتوت تەرمەکە بە فرمێسکی چاوی پێغەمبەری خوا شۆراوەتەوە. ئالەو کاتەدا یەکێک کە مەبەستی عوسمانی کوڕی مەضعون بوو قسەیەکی وای بەدەم داهات. بۆ خۆی بوو بە باڵندە و بەرەو بەهەش دای لە شەقەی باڵ. پێغەمبەری خوا بە بیستنی ئەمە یەکسەر نێوچەوانی گرش کرد و فەرمووی لەگەڵەوەشدا کە پێغەمبەری خوام کەچی هێشتا نازانم چۆن مامەڵەم لەگەڵدا دەکرێت. باشە تۆ لەکوێوە زانیت ئەو چووەتە بەهەشتەوە؟ بەڵێ ئەو مرۆڤی هاوسەنگی بوو. بەزەیی و چاو بە فرمێسکەکەی هیچ کات نەدەبووە ڕێگر لە ڕاستکردنەوەی ئەو چەوتی و هەڵانەی دەیبینی. تەنانەت لەو ساتە وەختەشدا کە بە فرمێسکە کەوسەریەکانی یەکێک لەو ئازیزانەی دڵی دەشوشت کە نابووی بە سینگیەوە و بە براکەم ناوی بردبوو بە هەنسکەکانی دەیپێچا دەستبەرداری ئەوە نەبوو لە بەرامبەر وتەیەک کە زیادەڕۆیی تیادا بوو بە نەشیاوی دەزانی هەڵوێستی خۆی نیشان بدات و خاوەن وتەکە ئاگادار بکاتەوە. وەفا شتێکە و حەقی شتێکی تر. ئەوە تا هەموو هەفتەیەک سەردانی شەهیدانی ئوحودی دەکرد، بەڵام پێی نەدەوتن داتان لە شەقەی باڵ و چوون بۆ بەهەشت. هەرچەندە ئێمە بشڵێین جا ئەگەر ئەوان نەچنە بەهەشتەوە ئەی ئیتر ئەمە هەروایە. ئەی ئەو پایەی کە بەخشیویەتی بەو کەسانەی سەرپەرشتی هەتیوان دەکەن ئایا بەسنێ بۆ سەلماندنی ئەوەی کە چ لوتکەیەک بووە لە سۆز و میهرەبانیدا؟ بزانن چی دەفەرمێت
أنا وكافل اليتيم في الجنة هكذا. من و سەرپەرشتیاری هەتی و لە بەهەشدا ئاوان. ئەمە دەفەرمێت و هەردوو پەنجەی شایەتمان و ناوەڕاستی دەنووسێنێت بە یەکەوە. ئیتر بەم شێوەیە ئاماژە بۆ نزیکی خۆی و ئەو کەسە دەکا کە چاودێریکردن و سەرپەرشتیکردنی هەتیوان دەگرێتە ئەستۆ، وەگەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بفەرموێ لە بەهەشدا کەس ناتوانێت بێتە نێوان من و ئەو کەسەوە کەوا سەرپەرشتی هەتیوان دەکات و لە ژێرباڵی چاودێری خۆیدا دەیان پارێزێت.